دواکەوتنی موچە چ کاریگەریەکی هەیە لەسەر خودی فەرمانبەرانیش کە ئێستا دوا دەکەوێت ئەمڕۆ یەکی سەیە دیارنەکەی دابەش دەکرێت موچەکە هینی پێشتر خۆشیان بەڵێندا بوو 25 مانگ جار هەموو 25 مانگ جارێک موچە دابەشکەن لە ماوەی 5 ڕۆژدا کارگەری لەسەر فەرمانبەر دوای لەسەر موچە بازاڕش قسە دەکەینەوە. طبعا باش بوو میوانە بەڕێزەکەتان شتێکی بیریان نانەمەوە کە دابشکردنی ئەم داهاتانەیە بە لە سا 57 بیاین بە پێی مەناطقەکان مەناطقی سا 57 بە 43 مەسەلەن ئێستا زەریبە و داهاتی نانەوتی وای لێ هاتووە ئەمە بێ بەڕاستی لە سا 43 داهاتی خۆی کۆ بکاتەوە لە ناونەوتەکە ئەویش دەبێت داهاتی لە سا 57 طبعا ئەمە کێشەیەکی زۆر گەورە بۆ ئابووری دروستەکە ئەبوایە هەموو شوێنێک ئەو قەیدە هەبێ ئەو جاکاری هەبێ لە کوردستانە نەبێت لەبەرەوەی کە ئەو ئێستا وڵاتان ینی مثلەن ئەو نەفەقاتانی کە سەرفیەکە دەوڵەتێکە سەرفیەکات نەفەقات بۆ شوێنانە سەرفەکات خەرجی استثماریەڵێن بۆ شوێنانە سەرفەکات کە لە ڕووی ئابووری و گەشەی ئابووری کەمە بووی ئەویش گەشەی ئابووری زۆر بێ وەکو سڵین و هەرچەندە ئێمە خۆمان ناڵم مقارنەکەین لەگەڵ سین بەڵام بەلایانی کەمە خۆ بێت تۆزێک لەوە بچین یان تۆزێک لە وڵاتانی ئەوروپا بچین کە ئێستا ینی تاریفی گومرگیان لە ناو خۆیانە نێشتووە یعنی ئەو نەفەقاتی کە سەرفەکەی ئەڵمانیا تاسی لە یۆنانەکات کە ئەو دوو دەوڵەتی جیاوازن باشە ئێمە کوردستانێکمان هەیە سێ شار یعنی معقولە بە تۆ بڵێت تۆ ئەبێت ئەوەنە لای خۆ پیاکەم نیش ئەوەنە لای خۆم باشە منطقە هەیە خۆپاری کەمتر دەستەکەوێت لە منطقەکەی تر یتر بەهاوس هۆکارە بێ لە هۆکارەکان ئەمە زەرێکی گەورە لە ئابووری ئەیاد یعنی تۆ لەو حاڵەتەیە ئەم منطقەیە مثلا هەژار ئەبێت ئەوەنەی تر هەژارتر ئەبێت هەژارتر مە بەس سمونێتەکانی کۆمەڵگە هەژارتر لەو ڕوانگەی کە لە ڕووی پرۆژەوە بڵێ لە ڕووی پرۆژە و دوجار لە ڕووی گەشەی ئابووریەوە دوجار لە ڕووی ئاستی گوزەرانی منطقەکەەوە یعنی تۆ ئەمە خراپترینش دەکەن تەنفیزیان کردو و ئێستا تەنفیز دەکرێەوە بەنسبەت ئەوەی کە ئایا مثلا معاش ناتێت چی لە هەوڵ مثلا چی بەسەر بارودۆخی موچەخۆر و بازاریەت طبعا کاریگەرێکی زۆر خراپ ئەکاتە سەر موچەخۆر لە ڕووی ئاسی گوزەرانەوە لە هەمووی خراپتر کاریگەرێکی گەورە لە ناو بازار ئەکات بازار ئەوەنەی تر سستر ئەبێت چونکە لەبەرەوەی کە بازار ئێمە ئازاین هەر لە دوای 2014ەوە بازار بە سستی هاتووە بەڕاستی نەچێتەوە پێش ساڵی 2014 هەرچەندە من وەکوتم لەگەڵ ئەوەیان نیم و ئەو پارەی کە لە پێش ساڵی 2014 سەرفکرا بەو شێوەیە سەرفکرێت نەک بەو شێوە بەشێکی زانستیانە بەڵام هەر ئەم ڕاگەاندنەی وەزارەتی دارایی کە ئەمڕۆ ڕایگەیاند و بڵاوی کردەوە بەیانی دووبیانی تەسریاتی لەسەر هەموو ئیشەکە بێت طبعا ئێستا ڕەنگە وەزارەتی دارایی خەڵک بڵێت جا باشە بوو ئەمەی بڵاو کردەوە بڵای نەکردەوە ئەبوو بڵاوی کاتەوە لەبەرەوەی کە ئەبوو ڕاستەکە بە خەڵک بڵێت بەڕاستی حکومەتی هەرێم و وەزارەتی دارایی و ئەبێ ڕاستەکە بە خەڵک بڵێ پارەکە ئەگەر نەبێ با بڵێن نییە نەک بڵێ وەڵام پیان شەما دێت و دوای پێنج شەمە دێت و دوای یەک شەمە دوو شەمە یعنی شەڕێکی نفسی زۆر خراپە لەگەڵ خەڵکە ئەگەر وابێت بەس دکتۆر ئەو سیستەمە هیچ شوێنەکە ئێستا مانگی ڕابردوو یەکمان خەریکی دابشکردنی موچە بووم لە 24 یەکەوە دەستی پێکرد لە 25 دووش کۆتایی نهاتە بوو نەخێر طبعا ئەو سیستەمە لە هیچ شوێنەکانیە بەڵام وڵاتانی تر بۆ تووشی ئەم حاڵەتە نابن لەبەرێک وڵاتانی تر بانکی مرکزیان هەیە هەرچەندە ئەو وڵاتانی تر پەنابن لە ڕووی زانستیەوە پەنابنە بەر شتێکی خراپتر ئەویش تەبعکردنی پارەیە کە کورتێنانیان یا بێ قەرزکە یا بێت پارە تەبعەکە یا بێ مەعاش کەم کاتەوە لە سیاسیە ناتوان مەعاش کەم بکەنەوە نەکات کوردستان و عێراق هەموو جیهان هەموو وڵاتانی جیهان یا بێت نرخی دراوەکەی خۆی بشکێنێت لە کوردستانە ئەمەنیە لەبەری بانکی مرکزی لێرینێ لە بەغایە بانکی کاتێکە بەغا تووشی ئەم کورتێنانە گەورەیە بوو هات دۆلاری شکاند ناو مەعاش کەم کاتەوە طبعا یەک شتیشەکە لە ڕوانگەی ئابووری شتەکات بەڵام سایکۆلۆجیەن بۆ خەڵک ناخۆش ئەگەر مەعاشی کەم کات دۆلارەکەی بەرزکردەوە و چەند ساڵ لەسەری قەرزی کردبوو ناکرا زیاتر قەرز بکات یعنی ئەوە قەرزانە کەڵەکە بوو تووشی مشکلا بوو دۆلارەکەی بەرزکردەوە ئەمانە بەڵام حکومەت هێرم ئەمە ناتوانێت بکات لەبەرەوەی کە سیاسەتی نەقدی بەدەستەوە نییە بەڵام یەک شتمان بیر نەچێت کەیسی مثلا کەیسەکانی حکومەتی عێراق مثلا کە کاتێک ئەم سیاسەتە مالی و نەقدیانە بەکارێنێ ئابووری ستەیبڵ بێت بەڵام لە کوردستانە کە قەناعەتمە شاز بەیانی کە کاتێک بڵێن ئاوا داهاتەکەمان کەمە بێتەوە تووشی چیە بین تووشی ئەوە بین کە مەعاش نەدرێت چکە هیچ وسایلێکی ترمان بەدەستەوە نییە ئەمە یعنی بەڕاستی ئابووری ئەتوانە بڵێم نیواونی و دائەبەزێنێت یعنی گەشەی ئابووری دائەبەزێنێ ئاسی گورزەران دائەبەزێنێ مثلا ثقەی مستثمرین بە ئیستثمارات لەم وڵاتە لەم سێ شارە دائەبەزێنێت و ئەمە ڕوئەیەتەوە بەداخەوە ئێستا ئەبینین کە ڕوئەیەتەوە لە چەند مانگی داهاتوە ئەبینین کە زۆر بە خراپی ڕوئەیەتەوە ئەگەر هات و داهاتی نەوت بەو شێوەیە تەنها 350 ملیۆن دلار باشە بەس هەندێک وڵاتەوە هەیە بتوانی هەفتانە یاخود 15 ڕۆژ جارێک هەر موچەکەت
وەربگری نەک 50 ڕۆژی پێ بچێ بەڵێ ئەنجا ئەگەر هاتو بێتە سەر هەفتانە مەسەلەن ئەبێ بە 4 هەفتە جارێت 4 جاربی یا تەقسیمی بکە ئەو شەروک و مانگەکەی لێ ئەکەوێتەوە ئەوە هەیە لە وڵاتان لە وڵاتان بەڵێ هەیە یعنی مەسەلەن سەر لە وڵاتێکی وەکو بەریتانیا طبعا زۆربەی پرایڤەت سێکتەرە کەرتی تایبەتە ئەوێ زیاتر کەرتی ئەمریکا و بەریتانیا و وڵاتانی ڕۆژاوە زیاتر کەرتی تایبەتن مەسەلەن لە کەرتی تایبەت کەتی ئیشەکەن هەفتانە بۆیان دابەزێ بڵێن پارەکە